بەناوی خۆی بەخشنەوە میێرەبان سڵاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت ئێوەی عەزیز و خۆشەویست. ئەمڕۆ دەمەوێ هەڵوەستە لەسەر دیاردەیەکی نێو کۆمەلگای کوردی دەکەین. دیاردەیەک کە ماوەیەکی زۆرە چەندین کەناڵ و دەستگا و ڕێکخراو هەوڵیاندا بیکەم بە دیاردا، ئەویش دیاردەی کچە مۆدێلەکانە یاخود دیاردەی بەناو کچە مۆدێلەکان لە هەرێمی کوردستان. ئاخۆ دەمەوێ ئەمڕۆ لێکۆڵینەوە بکەم ئەمانەی لە هەرێمی کوردستان هەن کچی مۆدێلن و کاری مۆدێلی دەکەن یاخود لە ژێر ناوی مۆدێلەوە چەندین کاری بەدڕەوشتیان هێناوە تارێمی کوردستان و بەردەوام ڕەوات بەکارە بەدڕەوشتیەکانیان دەدەن. ئەمڕۆ هەڵوەستە لەسەر کچە مۆدێلەکان و کردارەکانیان لە هەرێمی کوردستان دەکەم و لە حاڵی ئێستایان دەپرسم لە هەرێمی کوردستان کە حاڵی بەشێکیان پەرێشانە و بەشێکیانیش بەهۆی ئەو هەوڵەی کە ئێستا هەیە لە بمبڕکردنیان هەرێمی کوردستانیان جێهێشتووە. لێکۆڵینەوە دەکەم و هەڵوەستە دەکەین لەسەر دیاردەی کچە مۆدێلەکان لە هەرێمی کوردستان. خی پرۆگار گردردونی خوڵقاندووە و ئینسانەکانی خوڵقاندووە لەسەر فێترات پاکێتیە، فێترات ئەو سروشتە جوانەیە کە خی پرۆگار خودی ئینسانەکان و مەخلوقاتی خۆی لەسەر پەروەردە کردووە، لەسەر بنیات ناوە، لەسەر دروست کردووە. بۆیە دەستگرتن بەم فێتراتەوە بەشێکی گرنگە لە ئیرادەی خی پرۆگار و پەیامی پێغەمبەران، هەموو پێغەمبەران کە هاتون بۆ ئەوەی کە دەست بگیرێ بە فێتراتەوە خەڵک فێترەتی تێک نەچێ و کەسێ و ئەو دەسانە بگرن کەوا ینی ڕێگریان لێ بکەن کە ئەیانەوێ فێترەت نەهێڵن فێترەت تێک بچێ. خی پرۆگار ئەفەرمێ فێترەت الله التي فطر الناس عليها، فێترەتی خوا ئەو فێترەتەیە ئەو سروشتەیە کەوا ئینسانەکانی لەسەر پەروەردە کردووە. فێترەتە وەتانێکەوە بە چاو ببینی، بەگوێ ببیسی، فێترەتە وەتانێک کە بە لوت ئینسان ینی بۆن ئەبیسێ و بۆن هەست بە بۆنەکە. فێترەتە وەتانێ بە لەمس ینی بەدەست حاسەی لەمس ینی نەرمی و شلی هەر بابەتێک دیاری ئەەکەی بە زبان ینی تام دیاری ئەەکەی، ئەمانە پێوترێ فێترات. ئەگەر بێت و کەسێک ینی بەم شێوازە بوو ئەمە فێترەتەکەی ماوە و سەلامەتە و تێک نەچووە. ئەگەر دەستێکە هات ویستی بە زۆر بڵێ کاکە ئەو یاسا و ڕێسایی کە دانراوە بۆ چاو بۆ بینین بدرێ بەگوێ، ئەمە تێکچوونی فێترەتە. ئەو یاسا و ڕێسانەی کە لە گویا بە بیستن هەیە و بەس بە بینین حکم بکەی، ئەمە تێکچوونی فێترەتە. ئەگەر هات و کەو دەبێ ئەو نەغمە جوانەی خۆی هەبێ کە تایبەتە بەخەو بە کەو، ئەگەر هات و باڵندەی کەو نەغمە و ئاوازەکەی تێکچوو وەکو قەلە ڕەش خوێندی، ئەوە تێکچوونی فێترەتە. ئەگەر هات و بولبول نەغمەی بولبول تێکچوو وەکو کارێک وەکو بەرخێک خوێندی، ئەمە تێکچوونی فێترەتە. فێترەتە وەتانێ سەوتی مەڕ و بزن و عیب نەبێ، یعنی گوێدرێژ و قەلە ڕەش و کەو هەموو بابەتەکان لەسەر ئەساس و بابەتی خۆیان بمێننەوە. خی پرۆگار ئەم ئینسانی لەسەر فێترەت دروست کردووە. ئەگەر فێترەتی ئینسانەکان تێک بچێ بە ئاقاری غەڵەتە ئەڕوا. فێترەتە وەتانێکەوە پیاوژن ژن و مێردایەتی بکەن بە حەڵاڵی. ئەگەر هات و هاوڕەگەزبازی و بابەتانە بڵاو کرایەوە، ئەمە تێکچوونی فێترەتە. فێترەت وەها نییە. بۆیە فێترەتە وەتانێکە خی پرۆگار ئەم ئینسانی چۆن خوڵقاندووە، چۆن دروست کردووە، ینی ئەمە جوانە. بە کەسێکی تر بێ بڵێ وڵات خوا ناشرینی دروست کردووە ئیلا من جوانیەکەم، ئەمە تێکچوونی فێترەتە. وەکو شاعرە فەرمێ گوڵ بەدارەوە جوانە کورد بە بەرگی خۆیەوە، جوانی سروشتی جوانە نەک بە ڕەنگ و بۆیەوە. ئەگە کەسێک وای لێ هات بڵێ کاکە ئەم گوڵ و گوڵزارەی کە خی پرۆگار خوڵقاندوێتی ناشرینە، ئەو گوڵانەی کەوا دەستکردن ئینسان دروستیانەکە ئەو جوانترە، ئەوە فێترەتی تێکچووە. فێترەتی تێکچووە. ئەفەرمێ يصنع الصانعون وردا ولكن وردة الروض لا تضارع شكلها. بابینەوە سەر ئەسڵی بابەتەکە. ئەو بابەتی کە جەناو باس کرد ئەوەنە بابەتێکی قێزەونە ئینسان شەرمەکە بەوەی کە ئەسڵەن هەر لاپەڕی بۆ هەڵداتەوە و کاتی خۆی کاتی بەنرخی خۆی پێ بکوژێ. ئەمە دەستێکە دروستیان کرد بۆ ئەوەی ئەم مجتەمەع متەحەفیزە جوانەی کوردستان بە ئاقاری غەڵەتا بڕوە.
بەوەی کەوا حیا کە سەرمایە و تاجێکی زێڕینی بەهادارە لای ئافرەتی کۆمەلگای ئێمە ئەو حیایە نەهێڵن، ئەو ئابڕوویە نەهێڵن. حیا و شەرم و ئابڕوویان لای ئافرەتی ئێمە تەکاند، هەڵوەران هیچیان نەهێشت. ئەو ئافرەتانەی کەوا ئەوەندە خاوەنی قەدر و حورمەت و ڕێز بوون لە ماڵەکانە، باوک ڕێزی لێ ئەگرتن، هاوسەر ڕێزی لێ ئەگرتن، برا ڕێزی لێ ئەگرتن و بیعنی ماڵ بەوانەوە خۆش بوو. ئێستا وای دیهاتە و ئافرەتانە حیا و حورمەتیان نەهێشتن، هێنایانە دەرەوە. ئەوەی کە شەریعەت و فیترەت وتی عیبە، ئەوان پیاوتیان نا ئەو عیبانە عیب نین، ئەمانە دەستکردن، ئەمانە ئەبێ لەو عیبە بیتە دەرەوە، لەو قەواغە بیتە دەرەوە. یعنی وایە لێکردن کە ئەوان بێن لە ناو مجتەمەعا بڵاو ببنەوە سەرەڕای ئەوەی حیا و حورمەت و شەوکەت و یعنی شەرمیان پێ نەهێشتن، بێحەیاشیان کردن. بێحەیا بەوەی کەوا بێن ئەوان ئێستا ببنە نەسیحەت و ئامۆژگاری کاری مجتەمەع و کۆمەلگا. جارێ دێ قسە لەسەر بابەتێکی پیرۆزی ئاینی ئەکا، بەس بەوەی زیاتر خۆی دەرخاو بێحەیایەکەی خۆی پیشامدا بەوەی کە بڵێ من جورئەتم هەیە بەرامبەر بەخوا و پەیامەکەی خوش قسە ئەەکەم، چۆن بەرامبەر بە مجتەمەع و یاسا و ڕێسەکانی مجتەمەع و کۆمەلگا قسە ناکەم، چۆن سنوور بۆ پیاو دانانێم. بۆیە ئەو حیجابی کە خوای پەروەردگار واجبی کردبوو ئێستا ئەو نەک فڕیدا هەر دژایەتی ئەکا و شەڕ لەگەڵ خوای گەورە و میهرەبان ئاکا. بەو حیجابەوە مرۆڤ بوو. ئێستا حیجابەکەی کە لا بردووە وەکو ئامرازێک بۆ وروژاندنی سکس و جنس لە کۆمەلگا خۆی بەکارتێنی و بەکاری ئەهێنن. کە بەکاری هێنێنا کە بەکاری دێنن، یعنی ئینسانێک دابنێ برسیکە، توینیکە، ڕۆژێ دوو ڕۆژ یەک هەفتەی ڕێکنانی مەدەرێ ئاوی مەدەرێ هارە بێ بۆ قەترەیە ئاو بۆ پارچەیە نان. جا ئەو جابێی لە سژنێکا دای بنی شعر بە باڵای گۆشتی بەرخ و گۆشتی برژاوی مریشک و عەلەشیش و ئەو بابەتانە بۆ بڵێ هارە بێ ئەم ئینسانە، چونکە هەفتەیەکە نانی نەخواردووە، برسیەتی ئاوی نەخواردووە، وەسفی نانی بۆ بکەی شعر بە باڵای ئاو و نانە بخوێنیتەوە بۆ لای. اینجا بۆەوەی زیاتر عەزابی نەفسی و نەخۆشی نەفسی و ناڕەحەتی نەفسی بۆ دروستکەی بێ خواردنی ڕازاوە بێنی لە بەردەمی دای بنی و نێڵی بخوا. تۆ هەرچەندێک قسە بۆ ئەم ئینسانە ئەەکەی کە هەفتەیەکە نانی نەخواردەوە تۆ نابینێ و نازانێت تۆ کێی، بەس تەماشای خواردنە ڕازاوەکە ئەکا بە ئومێدە دەستێکی بۆ ببە، بە ئومێدە لوقمەیەکی لێ بخوا. کاتێک کە حیا و شەرم و شکۆ لای ئافرەت نایڵن ئەهێنە دەرەوە، اینجا کۆمەڵێ سبووخ و کۆمەڵێ بابەتیان لێ ئاڵێنن بە ناوی جوانکردن و ڕازاندنەوە و دەرخستنی عەورەت و هەروەها بێتەوە کۆمەڵێ بابەتی بۆتۆکس و فۆلەر و نەزانم ئەم بابەتانە ئیتر یەک پارچە کۆمەلگا ئەکەنە بێحەیا وا نیشانەدەن کە مجتەمەع هەمووی وەکو ئەمانە بێحەیایە. پاشان اینجا چی ڕوئەدا؟ ئەوە ڕوئەدا ئەو خەڵکەیەی کەوا نان و ئاوی نەخواردووە و برسیە، اینجا پیشانی ئەمانیەدەن بۆ ئەوەی وروژاندن ڕوو بدا لە مجتەمەعا. یەک پارچە کۆمەلگا زانست و معریفەت لای وجودی نەمێنێت، تەنها هەموو شتەکان قەتیز بمێنێت لە مەسەلەی شەهوەت و تێرکردنی شەهوەتە. بۆیە خەڵکەکان پیاوەکان وا لێ ئەکەن بەوەی کەوا خێزانی خۆیشیان لە پێشچاو بکەوێ، خێزانی خۆیان حەڵاڵی خۆیان لە پێشچاو بکەوێ، پرۆسەی زەواجی دوو هەموو سێ هەموو چوارە مەمنوعەکەن، یاساغێکن، حرامەکەن و هەروەها لە بواری اقتصادی و ئابووری ئەو بابەتانە وای لێ ئەکەن گەنجش نەتوانێت ئەسڵن ژن بێنێ، بۆ ئەوەی ئەم بابەتانە لە کافتریاکان و لە شوێنەکانە بە هەرزان دەستیان بکەوێ. کاتێک کە گەنجێک بە ئاسانی نەزەری دەستکەوت، گەنجێک بە ئاسانی حیوار و دەمەقاڵێ و چەلەحانی دەستکەوت لەگەڵ ئافرەتێکە، گەنجێک بە تەواوەتی توانی خۆی تێرکا لەگەڵ ئافرەتێکە، کەی بیر لەوە ئەکاتەوە پرۆسەی زەواج بکاتەوە، کەی بیر لەوە ئەکاتەوە خێزان پەروەردەکا و ببێتە باوک بۆ پەروەردەکردنی مناڵ. و ئافرەتەکانی ئێمەش ئەگەر وای لێ هات ئەو حەز و ئارەزوەی کەوا خوای پەروەردگار داوێتی بە ئەوانش بۆ ئەوەی لە ڕێگەی حەڵاڵە پرۆسەی زەواج بکەن، ئەگەر بە هەرزانی توانی بێتە دەرەوە لە ماڵەکەی خۆیان بە ئاسانی توانی بێتە دەرەوە لە ماڵی خۆی و بە ناوی ئازادیە و بتوانێ بڕوا لە شوێنەکانە بگاتە بە هەرزانی بگاتە گەنجێک و هەروەها پارەی پێبەرداتەوە بۆ شێوازە
کەی بیر لەوە ئەکاتەوە پرۆسەی زەواج بکاو یا کردێتی بە مۆدیل ئەڵێ هێشتا چۆن جاران بە یەکێکتەوت کاکە پرۆسەی حەج بکە عمرە بکە و جارێتە منەکەم ماوێتی کۆرەتزم پێم ڕانەگیرێ ئێستا ئافرەت ئەڵێ پرۆسەی زەواج کە ئەڵێ جارێ بە هەندێک ڕابێرێ جا ئەو جا دوای ئەوە بیر لەوە ئەکاتەوە یەکێکی هەر بلێ پەیدا ئەبێ جا هەندێک بابەتی سیر و سەمەرش لە ڕۆژنامە و گۆڤارەکانە هیوا هەیە ئەڵێ حەزەکە مناڵێکم ببێ بەڵام پرۆسەی زەواج ناکەم لەگەڵ هیچ کەسێکە یەکێک ئەڵێ نازانم خۆشەویستم هەیە شەرتیش نییە من مێردی لەگەڵا بکەم و بیکەم هاوسەری خۆم و یەکێک تڵاقە درێ ئەڵێ بە تڵاقدان ئەمڕۆ ببێتە مۆدی ینی ئەتیادی بێ ینی خەڵک چۆن پرۆسی زەواجەکە تڵاقدانیش ئاسایی بێ و ئەتیادیە و هونەرمەندەکانی دەرەوە 5-6 زەواجەکەن و 6 جار تڵاق ئیتر ئەم بابەتە سەیر و سەمەرانە بۆ بڵاوکردنەوەی بێحەیایی و بێحورمەتی لە ناو مجتەمع ئەو کۆمەلگا بۆیە چارەسەر بەمە ناکرێ بەوەی کە بابەتێک دیاری بکەیت و ئیشی لەسەر بکەیت ئەبێ تەواوی کۆمەلگا بێتە سەرخەت ئیعلام مامۆسایان هەمووی پەروەردەیەک دروستکەینەوە لە ڕەوزەوە فیترەتەکە تێک چووە فیترەتیان تێکداوە فیترەت کە تێک چوو زۆر خراپە بە ئاقاری غەڵەتە ئەڕوە یعنی ئەوەی تۆ ئێسەدا باسیەکەی تۆ بە دواکەوتی و بە ڕیجعەتە دەرێتە قەڵەم ئەوەی ئەو باسی بە پێشکەوتن و کرانەوە و جیهانی نازام ئازاد و ئەو لەمە و کرانەوە ناوزەدیەکە ئێمە دوور و نزیک دەبینین هەندێک بە ناوی مۆدێلەوە و زۆرینەی کچان و تاکتاکە کوڕانیشی تێدا بە ناوی مۆدێلەوە بەڵام زۆربەی زۆری فۆکسەکان و تەرکیزەکان لەسەر کچە مۆدێلەکانە و وروژاندنی هەندێک گوژمەی زەبەلاح و وەهمی و زۆر جار لە پێناوی کارێکی ئەم مۆدێلانە باز دەکرێ ڕەنگە بێتە ڕووخان و داڕمانی خەون و هیوا و ئاواتی کەسێکی خاوەن بڕوانامەیان کەسێکی دەستڕنجین و خاوەن کاری خۆی کە ڕەنگە بە هەموو تەمەنی نەگاتە ئەم گوژمەیە کە لە پێناوی تەنها ڕۆژێک جاکارەکە شەرعی بیان ناشەرعی ئێمە باس لەوە ناکەین بۆ کەسانی پەیوەندیداری بەجێدەن بەڵام لە ڕووە مادیەکەوە لە ڕووە مالیەکەوە ئەمەوا دەکات فەراغێکی زۆر جیاکاری و جیاوازێکی جیاکاری زۆر زەق بێتەوە لە نێوان کەسێکی ئاسایی و خاوەن بڕوانامە و کاری تایبەتی خۆی و کەسێک لە ڕێگای سۆشیال میدیاوە لە ڕێگای هەندێک لە شاشە تیڤیەکانەوە کە کراونەتە بەتەڵە ساحەبۆی پارەیەکی گوژمەیەکی خەیاڵی بکەوێتە بەردەستیان لە پێناوی ڕیکلامکردنێک بۆیە ئەم جۆرە هێنانە پێشەی ئەم مۆدێلانە لێدانە لە کەسایەتی خەڵکێکی خاوەنکار و لە لێدانە لە خەڵکێکی خاوەن بڕوانامەی دانە مەزراو و ڕەنگە لێدانبی لە کەسانێکی هەندێک لەو کوڕ و هەرزەکارانەی کە ڕەنگە هێشتا نەگەیشتونە تا کەناری ئارامی تێگەیشتن و بڕوا بەخۆبوون و لە ڕووە ئاینیەکەشەوە ڕەنگە ئەمەوا بکە کە ڕێخۆشکەرێک بی بۆ هەندێک خەڵکی تر لە پێناوی بەدەستێنانی ئەم بڕەپارەیە کە ڕەنگە زۆر جار من بڕوان بەم گوژمە گەورە و وەهمیانە نابێت کە مۆدێلەکان باسی دەکەن و لە لایەکی ترەوە ڕەنگە زۆر ئەستەم و ناخۆش بێ کەسێک کە لە ڕووی ئەم شاشانەوە دەبینی کە خەڵکێکی بەناو مۆدێل باس لە کاتژمێرەکەی دەستی دەکەیان باس لە نرخی پێڵاوەکانی دەکات ڕەنگە بەس نرخی پێڵاوەکەی موچەی 3 مانگ پێشمەرگەیەکی داماوی ئەم سەنگەرانەی هەرێمی کوردستان بێکە دیفاع لەم خاک و نیشتیمانە دەکات و ڕەنگە موچەی مامۆستایەک بێکە مانجێک بە دڵسۆزانە وانە بە منداڵەکانی ئێمە دەرێوە ڕەنگە ئەمە کاردانەوەی هەبێ بەسەر خەڵکێکی خاوەن پیشەشدا
و لێرەدا حکوومەت زۆر جار سانسۆر دەخاتە سەربرا پێشمەرگە و خاوەن کاری ترکە فەرمانبەر و ئەوانە کە ناتوانن کاری تر بکەن. من پێم سەیرە کچان هەن بە ناوی مۆدێلەوە خۆیان خاوەنی ساڵۆنن بەڵام ڕیکلام بۆ تورشی و خەل و ئاوی تەماتەی تورکی دەکەن و ڕەنگە هەندێک لە مۆدێلانە خاوەنی ڕێستۆرانتێک بێ بەڵام لە تەلەڤیزیۆنەکان لە سوسیال میدیا و لە ئەکاونتە تایبەتەکانی خۆیان ڕیکلام بۆ دەرمانی قەڵەوی و زەعیفی و کرێم و هەندێک بابەتی دەرمانی پزیشی دەکەن کەمە خۆی لە خۆیدا کارێکی نایاساییەوە ڕەنگە ئەم دەرمانانە من دڵنیام زۆربەی زۆری متمانە پێکراو نییە و سەرچاوە پیشەسازیەکەی یا سەرچاوە بەرهەمهێنانەکەی نە باوەڕ پێکراوە نە بەڕوونی باسی لەم بابەتە کردووە کە چۆنیەتی دروست کراوە بینیمان خەڵک لە ڕێگای ئەم ڕیکلامانەوە لە ڕێگای کڕینی ئەم هەبوو دەرمانانەوە گیانی سپار گیانی لە دەستدا خۆی لە خۆیدا ئەمانە دەبێت سنوورێکیان بۆ دابدرێ و سنوورێک بۆ ئەوەی نەتوانن چیتر گەنج و لاوی ئێمە بەلا ڕێدا ببەن چونکە ڕووەداراییەکە وا دەکات هەموو مرۆڤێک ڕێگایەکی هەڵی پێپشاندا بەڵام خۆشبەختانە میلەتی ئێمە چاوکراون و گەنج و لاوی ئێمە ڕۆشنبیرن و گەنج و لاوی ئێمە پرزانستن بەڵام بڵێن و نەڵێک تاکوتوک هەمانە لە هەر شوێنێک کە ڕەنگە کە بێتە بەر تەسیرات و کاریگەری ئەم کچە مۆدێلانە و ڕەنگە کوڕە مۆدێلەکانی زۆر هەوڵیان بەڵام ئەوەی بۆ کچە مۆدێلەکان دەکرێت لە ڕێگای هەندێک بەرپرسی نابەرپرس و کوڕە نابەرپرسەکانیان کە پارەی گوژمە و مەبالغی گەورە لە دەستی ئەوانەوە دەچێتە گیرفانی ئەم کچە مۆدێلانەوە و کارێکی تری مەترسیداری ئەم مۆدێلانە سپیکردنەوەی پارەی سیولێ ئەم کوردستانەیە کە لە ڕێگایەکی نایاسایی دەبردرێنە دەرەوە دەبینین لە پەڕە تایبەتەکانی خۆیان و زۆر جار لەسەر شاشەکان نمایش دەکرێن کە گەشتی بۆ دووبەی و گەشتی بۆ تورکیا و گەشتی بۆ وڵاتانی تر ئەمە خۆی لە خۆیدا هەمووی سیولە و اقتصادی ئەم وڵاتەیە و بە هەدەردانی پارەی و سەروەت و سامانی ئەم وڵاتەیە تەنها لە ڕۆژێکدا دەبردرێت لە وڵاتەکانی دراوسێدا خەرج دەکرێت و گواستنەوەی مەبالغی گەورەیە و گوژمەی گەورەیە کە سیولێ ئەم کوردستانەیە ڕەنگە تەسیراتی هەبی لەسەر کەم و کورتی نەدانی موچە و لێبڕین و ئەمانە هەمووی کاریگەری دەبێت چونکە اقتصادی وڵات پایەکانی ئابووری وڵات پەیوەستە بە هەر تاچێکی کۆمەلگا ڕەنگە من خاوەنی مەبلەغێک دینارم یا دۆلارم ئەم پارەیە تەنها تایبەت نییە بخۆم تەنها توانام هەیە لە وڵاتەکەی خۆم سەرفی بکەم بەڵام لە ڕوێکی ترەوە کە ویژدانن نابێ ئەم پارەیە زیادە ئیسرافی بکەم و بتوانم بە ئاسانی بە هەدەری بدەم و بی بە وڵاتانی دەرەوە چونکە وڵاتانی دەرەوە وڵاتانی دراوسێ زۆربەی کارە بازرگانیەکانیان چڕ کردوتەوە لە عێراق ئێمە وڵاتێکی مستەخدەمین واتە بەکارهێنەرین ئەوەندە بەرهەمهێن نین بڕواتە بێ ڕەنگە هەندێک لە شاشەکان ئەوەندەی ئەم کچە مۆدێل و ئەم بەناو مۆدێلانە دێنە سەر شاشەکان ڕەنگە سوقرات و ئەنیشتاین و ئەوانە مابوونە ئەوەندە نەخرابانە سەر شاشەوە ڕەنگە ئەوەندەی ئەوان دەخرێنە سەر شاشە و پەریان پێدەدەن و بەرزیان دەکەنەوە مامۆستایەکی کۆمەڵایەتی و پەروەردەیی و دۆستی ژینگە نەخرێتە سەر شاشەکان بۆی کۆمەلگا و شیار بکاتەوە لەم بارودۆخە خراپانەی کە بە هەرێمی کوردستاندا تێتە بەڕی و ئەو قەیرانە داراییانە چۆنیەتی چارەسەر بکەن بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان سنوورێک بۆ ئەم کچە مۆدێلانە دابنێ و دەستخۆشیش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لە ماوەی ڕابردوودا کە کارێکی ئەرچێکی نیشتیمانی خصۆستە ئەستۆی خۆی و کەوتۆتە بواری جێبەجێکردن بۆی بتوانێت سنوورێک
ڕێگایەک بۆم کچە مۆدێل و کوڕە مۆدێل و هەندێک گەنجی ترکە کۆمەلگا بەلا ڕێدا دەباوە کۆمەلگا فێری دەستەواژەی ناشرن دەکات بەکارهێنانی سۆسیال میدیاوە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانی تر ئەمە جێگای دەستخۆشیەوە پێویستە هێشتا بڕیارەکان چڕ بکرێتەوە بەرامبەر بەم کچە مۆدێلانە. ئێمە دەبینین زۆر جار کە ڤیستیڤاڵی شاجوان و ڤیستیڤاڵی هەندێک بەناو دیاریکردنی ئاستی پێشکەشکار و یا خاوەن بەرنامە و خاوەن پرۆژە ئەمە خۆی لە خۆیدا زۆربەی زۆری وەهمین و زۆربەی زۆری دروستکراون ڕەنگە کوردستان و هەرێمی کوردستان لە ئێستادا پێویستی بەم ڤیستیڤاڵ و کۆنفرانسانە نەبێت کە لەسەر مۆدێل و لەسەر ئەم بابەتانە بکرێ و ڕەنگە ئەم گوژمانەی کە بە ناوی هونەر و بە ناوی خێرخوازیەوە دەدرێت بە کچە مۆدێلەکان و ئەوانیش خۆیان دەکەن بە خاوەنی ئەو پرۆژێ و ڕەنگە دیارێکی بچووک وەکو هاوکاری بدەن بە خانەوادەیەکی شەهیدی پێشمەرگەی داعش لە شەڕی داعش گیانی فیدا کردیە یان بیدەن بە منداڵێکی خاوەن بنەماڵەیەکی ئەمفال ئەمە وا دەکات کە ئەم مۆدێلانە وەتەنیات یا نەتەوایەتی بفرۆشنەوە بەسەر خانەوادەیەکی پێشمەرگە یا خانەوادەیەکی پاشماوەی ئەمفال. بڕوات هەبێ من زانیاریم هەیە بەرپرس هەیە جوانترین سیارە و جۆری سیارەکەش ڕەنگە بتوانین دیاری بکەین بەڵام لەبەر حورمەتی کەسەکە ناتوانین باشترین سیارە جۆری سیارە بۆ شاجوانەکە بۆ ئێوە بەڵام هاوڵی شاجوانەکە کراوە یا لە ڕێگای دروستکردنی ڕایەلەیەک ئەمە لە ڕێگای خێرخوازیەوە بلۆی بتوانین هاوکاری خەڵکی کەم دەرامەت و خاوەن شەهید و بنەماڵی ئەمفال بکرێ کاکە دەکرێت لە ڕێگای هەندێک ڕێکخراوی بەناو ڕێکخراومان زۆرە ناکرێتەوە لە کچە مۆدێلێک بینی بیکێ بە شاژن بەسەر ئەم میلەتە داماوە بەسەر ئەم خانەوادە ستەمدیدە و گیانفیداییەکە باوچیان لە ڕێگای ئەم کوردستانە لە سەنگەرەکان گیانی سپاردیە لە پێناوی ئەو خاکە خوێنی خۆی بەخشیە و ڕەنگە پاشماوەیەکی ئەمفال کە خۆی بەخاوەنی هەموو کوردستاندا بزانێ و هەموو خۆمان و سەرکردەکانیشمان پێ ڕاستیە دەنێن کە ئێمە قەرزاری ئەم خانەوادانەی پاشماوەی ئەمفال و شەهید و چیمیا بارانێن بەڵام خاوەن ناوێک کە پێی دەرێن مۆدێل یا شاجوان یا هەوڵی شاجوان بێت بە خاوەنی ئەم پرۆژە و هەڵسێ بە هاوکاری ئەم خانەوادانە. کۆمەلگای کوردی ئێستەیەکێکە لە کۆمەڵگەیەکێکە لەو کۆمەلگایانەی لینکە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی واتە ئێمە بەشێکین لە بەهاکانی کوردستان ئێمە بەشێکە لە بەهاگەردونیەکان لە دنیاە مەسلەی هەبوونی فاشیۆن و مۆدێل ئەجا چکس بێ چ کوڕ بێ ئەوە پەیوەندی بەو بەهاگەردونیانەوە هەیە کە لە دنیا هەیە ئێمە وەک کۆمەڵاز مافی ئایان وەکو ئینسان مافی ئەومان نییە ئێمە بڵێن هەبوونی فاشیۆن یان نەبوونی گرینگە یان پێوەستە ڕەت بکرد دەڕەن نەکرێتەوە بەڵام ئەوەی کە لە کوردستانە هەیە ئەوەی کە لە کوردستانە هەبوو لە چەند ساڵی ڕابردووە لە هەبوونی ئەو هەموو لێشاوە لە بەتایبەت لە ئافرەتی بەناو مۆدێل و فاشیۆن ئێمە گومانی ئەومان نەکرد ئەمانە بەشێک بن لەو تۆڕەی کە خەریکی فاستکردنی گەنجەکانمان خەریکی گەندەڵکردن و وەلا ڕابردنی کۆمەلگای بۆ چونکە لە دنیاە فاشوێنێتی مراسیمی تایبەت بەخۆی هەیە کە جلوبەرگ و لە مەراسیمی تایبەت جلوبەرگی تایبەت ئەپۆشن و عەرزێکەن و بە دوای مارکەتینگە ئەگەڕێن بەڕاستی بۆ ئەو جلوبەرگ و مادە و کەلوپەلانە بەڵام ئەوەی کە لە کوردستانە هەیە هەمان ئەو مۆدێلەیە یان هەمان
ئەو توخمانەی تایە کە لەشفرۆشەکان ئەیگرنە بەر واتە سنووری نێوان لەشفرۆشی و مۆدلێتی یان سنووری نێوان لەشفرۆشی و فاشوێن و کردەی فاشوێنی هێندە کەم بوو کە ئێمە بە زەحمەت پێمان جیاکرایەوە بۆیە تەماشاکەین کە حکوومەتی هەرێم یەکێ لەو هەوڵانەی کە لەم دوایە دای و کاری ئەمانەی تانزیم کرد و بڕیار و فەرمانی دیاریکرا بوو لەم بارەوە دەرچوو هەستەکەین پاشەکشەیەکەیە لەم دۆخەیە تەنانە لە هەندی هەڵمەتی دیاریکراو بۆ داخستن و نەهێشتنی لەشفرۆشی چکە لەشفرۆشی بە پێی قانون و بە پێی بەهاکانی کۆمەلگای کوردی ڕێگە پێ نەدراوە بۆیە تەماشامان نەکرد بەشێ لەوانەیە کە ئەجیرێنش شای کسە مۆدیل و فاشوێن بوونە جگە لەوە یەکێ لە سەرۆکباندەکان لە ئێرانە ئەڵێ ئێمە هەزار کچی لەشفرۆشمان بە ناوی مۆدیل و فاشوێنەوە ناردۆتە بە دیاریکراوی هەولێرەوە ئێتە تەسەوور کە هەولێرێکێکە لەو کەمنیوتی و لەو شارانەی کە محافیزکارە و توانای قبولکردنی بەهاو نۆرمی کۆمەڵایەتی تازەی نییە یان بەلایانی کەم و لێ دوور دەکەی وەڵام ئەوی کە ئێمە ئێستایی بینین لە شاری هەولێرە تەماشاکەین بەهاکان گۆڕانی بەسرات و ئەسڵەن لە کوردستانشە بەهاکان و کولتور و وردە کولتور و پێوەرە کۆمەڵایەتەکان گۆڕانی بەسەر هاتووە بۆ گۆڕانی بەسەر هاتووە لەبەرەوەی ئێمە وەکوتمان لینکین لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بەڵام هێشتا ئەمە بەو مانایە نییە ئێمە ڕەواج بە هەندێک کردەی کۆمەڵایەتی بدەین کە کاریگەری لەسەر داهاتووی کولتوریمان کاریگەری لەسەر داهاتووی کۆمەڵایەتی و سیاسیمان هەیە ئێمە هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنیمان هەیە کە خەریکی بڵاوکردنەوەی هەندێک کولتور و بەها و نۆرمە کە لەگەڵ کۆمەلگای ئێمەیان ناگونجێ ئێمە لە کتۆ کەتەی لە درامایەکە کە باسی هۆمۆسێکساڵیتیەکە باسی خیانەتەکە باسی دەستدرێژیەکە و ڕەوایەتی بەم کردانەشەدا و باسی لەشفرۆشیەکە و ڕەوایەتی بەم کردانەشەدا تۆ پێت خۆش بیانە کاریگەریەکانی ئەم درامایە لەسەر تاکی کوردی بۆ هەندێکیان ڕاستەوخۆیە بۆ هەندێک کەس ناڕاستەوخۆیە و تو ئینسانت چکە مێدیا یەکێکە لەو کەناڵانەی کە ئینسانیت یا پەروەردە ئەکرێ بۆیە مەسلەی کەناڵ و میدیا یەکێکە لە وەسایلەکانی بڵاوبوونەوەی کردەی کۆمەڵایەتی یان کردەی نەشیا و ئێمە کۆمەڵە دەستگای ترشمان هەیە وەکو یان کۆمەڵی هۆکاری ترشمان هەیە وەکو مەسلەی ئەم تێکەڵاوبوونە کولتوریەی کە لە کوردستانە ڕووی داوێ هەر داهێنراوێکی تازە کە تۆ ئەیهێنی لەگە کۆمەلگاکەی خۆت ئەگەر باگراوندێکی وشیاری و عەقڵانی لە پشتەوە نەبێ ئەبێتە هۆی زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە خێزانیەکان ئێستا کە تۆ بۆ مجەمەعێک دانەی بە ناوی مجەمەعی فاشوێنەکان و کتە مۆدێلەکانەوە دوای لە بن ئەوە لە پشتەوە تەماشاکەی لەشفرۆشی لەو جەماعەیە لەو پانتاییە لە لووتکایە بە دڵنیاییەوە ئینسان کە لە تەمەنی هەرزەکاریایە کاتێ کە ئاستەکانی غەریزەی سێکسی ئەفڕێ کۆنتترۆڵە کۆمەڵایەتەکانی وەکو ئاین و وەکو خێزان و وەکو پەروەردەش لاواز بێ ئەو بە دڵنیاییەوە پەنابووە ئەم فرینی ئاستەکانی غەریزی یەکەم کاتەوە. ئەمە طبیعی ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام تاکە ئاینەکە ئەو حرمەت و ڕێزە جوانەی کەوا دراوە بە ئافرەت و ئافرەتی دنیا ئەگەر بێت دراسی ئیسلام بکە عاجزە لەوەی وەصفی پەیامی ئیسلام بکە بە جوانی بەوەی کەوا هەرچی تعریفی جوان هەیە چی پێناسەی جوان هەیە هەرچی مافی جوان هەیە ئەگەر درابێ بە ئافرەت لە چوارچەوەی ئیسلامە پێی دراوە و لە ئیسلامە هەیە پێی داوە بەڵام تێگەیشتنی دەبێت ئەمە ئینسانی نەخۆش هەستی پێ ناکە ئینسانێک هەستی پێەکە کە فیترەتی تێک نەچوو بێ فیترەت تێکچوون هەمووی لەسەر ئەساسی فیترەتە بابەتی فیترەت بابەتێکی زۆر گرنگە ئەها ئەگە کەسێک ساغ و سەلامت بێ پەرداخی ئاوی بدەیتێ ئاو لە دەمیا شیرینە بەڵام کاتێک کە نەخۆش و پەرداخی ئاوی بدرێ ئاو لە دەمیا تاڵە ئەوەیان فیترەتی تێکچووە ئەوە لەسەر ئەساسی خۆی نەماوە ئەوە ناخۆشیەک هەیە لە دەرونیا ئەبێ ئەو نەخۆشیە چارەسەر بکرێت جا ئەوجا
ئاوی سافی سازگار لە دەمیا شیرینە. بۆیە شاعیرێکە ئەفەرمێ ئەگەر هاتون نەخۆشیێک ئاوێکی سافی سازگارەدا پێی لە دەمیا تاڵ بوو بزانە عیب لە ئاوەکە نییە، عیب لە نەخۆشەکایە. ئەو کەسانی کەوا ڕەخنیان هەیە بەرامبەر بە ئیسلام ڕەخنی لێ ناگیرێ. 1400 ساڵە هاتووە ئەم ئیسلامە هەمووی پەیامێکی جوانی ڕێکوپێکە تا ئیسا قەڵ نەیتوانیوە منافەسەی قورئان بکات لە 10 سوورەتە لە سوورەتێکی قورئانی پیرۆزە. پەیامەکانی جوانە بەتایبەت بۆ ئافرەتان. ئەو بەهاو حورمەت و ڕێزەی دراوە بە ئافرەت لە ئیسلامە هیچ پەیامێک هیچ دەستورێک پێی نەداوە. بەڵام خەڵکانێکی نەخۆش هاتۆن ئەم نەخۆشینی خۆیان کردووەتە بەرنامە ڕێژی کردویانەتە یاسا و ئیعلامێکی زۆریان بەدەستەوەیە پەرت و بڵاوی ئەەکەن فیترەتی خەڵکیشیان تێکداوە. ئاخر کۆمەڵە ئیزاعە هەبوون، کۆمەڵە کەناڵ هەبوون لەم کوردستانە فیترەتی خەڵکیان تێکدا، فیترەتی خەڵک. یعنی زەحمەت بوو ئافرەت بێ بڕوا بۆ نوێژی جومعە و جەماعەت و ئەو بابەتانە بەلایەنەوە سەیر بوو. مزگەوت شوێنی ئافرەتیان بۆ نەکردبوو بەلایەنەوە سەیر بوو. یان و کێ دێ ئافرەت چۆن ینی تۆزێ زەحمەت بووی ئایان و ئافرەت لە ماڵ دەرناچێ. باڵام وایان لێ کرد لە ناو قوتابخانەکانە شوعبەی هەموو هەر جارێ قوتابخانەیەکیان دیاریە کرد ئەم قوتابخانە بەخۆی و ئافرەتەکانەوە جلی کوردی بکەنە بەر و بچنە فڵانە ئێزاعە بەرنامەیەکەیە بەرنامەکەش هەمووی هەڵتۆڕاندن و دەقس و ڕەقس و سەما و قسەی بەدڕەوشتی و قسەی بیئەدەبی بوو و وایان لێکردن چەپڵە لێ بدەن. بە ناوی شانۆ ئەگەر تەماشا بکەی هەموو ئێوارانێکی پێنجشەممان بوو جومعار بوو بە ناوی شانۆ و تەلەڤیزیۆنێکیش بەردەوام مباشر لێ ئەدایا لێ ئەدا ئێواران هەموو قسەکان و حیوارەکانیان وروژاندنی سکس و جنس و ئەو بابەتانە بوو. هەمووی بێڕێزیکردن و بێحورمەتیکردن بوو کەواتە فیترەتی خەڵکەکان تێکدا. کەسێکی نەخۆش کە دێت ڕەخنە لە ئیسلام ئەگرێ بەو شەوازە ئەو نەخۆشانش ئەوانشی کە فیترەتیان تێک چووە باوەڕیان پێکردوون بە من ناکرێتە ئەوەی کەوا تۆ سەنگەر لە ئیسلام بگری. ئەبێ ئافرەت بزانێ ئەگەر حورمەتێک هەبێ لە ئیسلامە هەیەی، ئەگەر لە پرۆسەی زەواجە ئێڵی، ئەگەر لە مەسەلەی کچابێ و کچایەتی بکا بۆ باوکێک، ئەگەر لە خوشکێک بێ و خوشکایەتی بکا بۆ برایەکە یا بۆ چەند برایەک، ئەگەر ئافرەتێک بێ خێزانداری بکا بۆ هاوسەرێکی بەڕێزی یا شەریک بێ لەگەڵ 3 ئافرەتی ترا 2 ئافرەت 3 ئافرەت 4 ئافرەتی ترا شەریک بێ لەوەی کەوا یەک هاوسەریان هەبێ بە هەموو پێوەرەکانەوە لە مەسەلەی میراتە ئەڵێ، لە مەسەلەی مارەیە ئەڵێ، لە مەسەلەی شایەتی ئەڵێ، لە هەر بابەتێکە ئێڵێ یاسا و ڕێسایەکی جوانی داناوە بۆ مجتەمەع و کۆمەلگا کە ئافرەت ئەگەر هات و خوا نەخواست ڕێگای هەڵەشیان گرتە بەر بە شێوازێکی جوانی تەندروست مناسەحەیەکەی و ئەیگەڕێنیت و نایڵی بە ئاقاری غەڵەتا بڕوە. ئێستا ئەمان پەروەردەیەکەن هەمووشی بۆ بە کوشتدانە، هەمووشی بۆ بە کوشتدانە. ئافرەت حورمەتێکی زۆری لێگیراوە لە ئیسلامە، ئەبێ ئافرەت تێبگا دەستخۆشی لەو بەهای فەرموودە ئەەکەمەوە و هەموو ئافرەتە و هەموو ڕێژە زۆرەی کەوە بۆ پەربەرجدانەوەی دروستبوونی لەمپەرێک لە بەرامبەر ئەو هەموو سەدان ڕێکخراوەی کەوا بە ناوی ڕێکخراو هەیە بە ناوی داکۆکردن لە مافی ئافرەتەوە دروست بووە لە کوردستانە و لق و شوعبەی زۆری لێ بڵاو بووەتەوە دەرکەوتووە ماوەیەکی هێچگار زۆرە بانگەشە بۆ هاوڕەگەزخوازی و نێربازی و هاوڕەگەزبازی ئەکا وە کردوویەتی و دەیان وەرکشۆپی کردووە و دەیان سیمیناری کردووە حتا چۆتە موئەسەساتی دینیەوە لەوێ بە ناوی شتێکی تر بە ناوی مافی ئافرەت مەلای و مامۆسای ئاینی و خەڵکی بۆ خڕ کردوێتەوە باشە وتوتی مافی ئافرەتە بەڵام لە ئەساسا هاوڕەگەزبازن و مامۆساکانیش سادەیە چوون گویان گرتۆ بزانن چی و بابەتانەیە نەفرێک هاتۆ قسەی بۆ کردوون و ڕسمەکانیان گرتن ڕسمی ئەم مامۆسا و ئەم مجتەمع و کۆمەلگانەیان گرتەیە بە جوانی چوون لە دەیان مجتەمعی تراوتیانەها مامۆسا فڵان کەس و فڵانە دائیرەشمان لەگەڵایە و پشتیوانیمان لێ ئەکا و چوونەتە شوێنە تایبەتەکانی مامۆسایانی ئاینی وەکو ئیتیحادی عولەما وەکو ئەوقاف وەکو نازانم جامیعات وەکو حتا مەدرسەی تەحفیزی قورئان وەکو زۆر شوێنی تر بەڵام لە ئەساسا مەبەست لەوێ وتوانە ئێمە داکۆکی لە مافی ئافرەتەکەین وەرکشۆپەکەیان کردووە و محازەرەکانیان داوە بەڵام ڕسمەکانیان گرتووە بڵە دوای ئیشان لەسەر کردووە وتوانێ ئێمە هاوڕەگەزبازین و خەڵکیان وەگەڵ خۆیان خستە بۆیە واجبە لەسەر هەموو لایەکمان ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین فیترەت ڕاستکەینەوە فیترەت تێکچووە ئەو کەناڵانەی کەوا ئیشیان لەسەر تێکچوونی فیترەت کرد دەمێک ئیشان کرد دەمێکە کاری خۆیان کرد
بۆیە واجبە لەسەرمان فێترەت تێکچووە تۆ ئێستا هەرچەنێ شخصێک دوو شخص نییە بڵێ نەخۆشە و بانیەکەم و ئێخەمەژێت ئەشیع و دەرزی و کیمیاوی و جورع و ئەوانەی لێدەن بەش یا ئەوەتە نەجاتی ئەوێ یا ئەوەتە ئەبێتەوە بە شارەکەی جاران نا تەواوی مجتەمەعی تێکداوە ئەم ڤایرۆسە بڵاو بووەتەوە ئەبێ چۆن نازانم کەرەنتینەیەکی تەواومان ڕاگەیان لە بۆ مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا ئەبێ کەرەنتینەیەکی تەواو ڕاگەیەنین لە ئەساسەوە ئەو مناڵانەی کەوا فیترەتیان تێک نەچوو ئەو هیچ ئەو جیلەی کەوا دوور بوو لە ئیسلام فیترەتی تێکچوو ئێستا ینی وای لێ هاتە جورئەتی هەیە ئەڵێ خوا نییە دین نییە ئیسلام نییە وای لێ هاتە ئەو کۆمەڵی ئافرەتی بێحەیا بێشەرمی هێناوەتە سەر شاشەکان قسە لەسەر دینەکە ئەو بابەتەی کە تایبەت بوو مامۆسای ئاینی و مفتی قسەی لەسەر بکە ئیسا ئەو هاتووە فتوای بۆ ئەدا دەربارەی حەج قسەیەکە دەربارەی قوربانی قسەیەکە دەربارەی حیجاب قسەیەکە دەربارەی ئافرەت ئەگەر کورە ناو ئینسان ناوی مناڵەکەی لەسەر باوک بێ لەسەر دایک بێ ئەڵێ ئەبێ لەسەر دایک بێ هەنی پێچەوانەی فطرەت خوا چۆنی داناوە ئەو پێچەوانەی ئەو عکسی ئەو ئیشەکە باشە اینجا کۆمەڵێ بابەتیش هەیە یاسا و قیاس و قاعدەی سروشتین تێک ناچێ والعربي شاڵێ الأمثال لا تتغير في حال مضربها عن حال موردها ئەڵێ ئەو نمونانەی کە هەن قەت دەستیان لێ نادرێت چونکم یاساکە تێکەچێ ئەم یاسا کە دەری ئەبڕی تضرب ولا تقاس قیاس ناکرێتە سەر هیچ کەسێک ئەڵێ چۆن ئافرەت چۆن پیاو بۆی هەیە چوار ژن بێنێ ئافرەتیش با چوار مێردی هەبێ یعنی ئەو بێشەرمیە بێحەیاییە تێکچوونی فیترەتە تو هەرچەندی ئايات و حەدیث بۆ بخوێنی تۆ ئەو ئەسڵان ئەوێ فێترەت تێک بدا دژایەتی خواکە چۆنی تێگەێنی وەڵا ئەبێت بە سروشتی ئاژەڵەکان تێگەێنم بڵێم کەڵەباب بەغیرەتە تەحەفوز و پارێزگاری لە خێزانەکانی خۆی ئەکا جاری وایە 10-15 خێزانی خۆی هەیە قبوڵی بێغیرەتی ناکە کەڵەبابی گەڕێکێکی تر بێتە ناو ئەو کەڵەبابەنە تێ هەڵەدا و لێ ئەدا و شەڕی لەگەڵاکە و دیفاع لە خێزانەکانی خۆیەکە بۆیە ئەو کەسێکەوە قبوڵی ئەو بابەتە ئەکا حەشە حەزری پێوترە دەیوث ئەو کەڵەباب لەو بەغیرەترە هەرەبێ بەو شێوازە نمونەی بۆ بێنیتەوە کەروێش هیچ کەروێشێک قبوڵی نێری زیاد لەناو لانە و هێلانەکانی ناکە ئەی خەسێنێ نابێت نێرێک شەریکی تری هەبێ وەکو نێر وەکو خۆی لە مێینەکانە باشە ئافرەتێکی تر بۆ من هاتە ئەڵێ نازانم نەسیحەتەکە خۆی خوا داوا لە ئافرەتەکە ئەڵێ وەقەرنە فی بیوتیکن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى لە ماڵی خۆتان بێننەوە خۆتان دەرمەخەن وەکو فکری جاهلیەکانی سەردەمی ڕابردوو یا ئەفەرمی یا نساء النبي يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء يدنين عليهن من جلابيبهن جلباب و حجاب بۆ ئەوان هاتە بەڵام بە پیاوی وتر نەزەر مەکە وقل للمؤمنين يغضوا من أبصارهم ئەویش چاوی ئەگرێ لە بەرامبەر منە بەڵام بطبیعەتی حاڵ پیا و هەر پۆشتەیە کە ئەچێتە دەرەوە بەڵام ئافرەت ئەگەر بەڕووتی بێتە دەرەوە یا پۆشتە نەبێ بە وروژاندنەوە بێتە دەرەوە مشکلە بۆ پیا و دروستەکە بۆ مجتەمع و کۆمەلگا دروستکە ئیسلام داوای لە ئەو کردە پۆشتە بێ ئێستا ئەو هاتووە ڕوت و قوتە داوا لە پیاوەکە ئاڵێ پۆشتە بێ ئەزای وەکوچی وایە نمونونەکە هیچ ناتوانانی بە ئايات و حەدیث جوابی بدەیتەوە ئیلا نمونونەکە وەکو وایە بڵێ بزن هاتووە نەسیحەتی بەرانەکە بەران پۆشتەیە بەران پۆشتەیە ناکرێ بزن نەسیحەتی بەرامکە بڵێ بەران تۆ بوو عەورەتە بە دیارەوەی کورە بابەت تۆ ئاگا لە خۆت نییە ئەوە تۆی عەورەتە بە دیارەوەی و مجتەمع ئەو تێکداوە ئێمە هەموو ساڵ کە دەبینین کە ئەم پرۆژەی دەستنیشانکردنی شاجوان بەڕێوە دەچێ دەبینین لەگەر سەرهەڵدانی ئەم ڤیستیڤاڵە بەشێکی تر یا ڕێژەیەکی تر چەند کچێکی تر دەبن بە خاوەنی شاشەکان و ئەم سیما و فەیسانە زیاد دەبن کە لە بەشداری لە شاجوانی عێراق و کوردستان دەکەن و هەردووچیان ئێستا لەو کاتەدا بەڕاستی پێویست نییە و ڕەنگە تۆزێکیش
بە ڕێژەیەکی زۆر دەگەڕێتەوە سەر ئەو هەندێک لە شاشە تیڤیەکان کە ئەم مۆدێلانە دەینە سەر شاشەوە ڕەنگە پرسیاری وروژێنەر دەکەن و ڕەنگە وەڵامی وروژێنەر لەسەر شاشەکان نمایش دەکەن. ئەمە خۆی لە خۆیدا لەگەر کۆمەلگای کوردی ناگونجێ و من لە ڕووداراییەکەوە باز دەکەم کاتێک لە پێناوی کارێک یا لە پێناوی سعاتێک کارکردن یا شەوێک کارکردن ڕەنگە پارەیەکی خەیاڵی بدرێت بەم هاوڵی شازوان و مۆدێلانە. من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها سانسۆرێک بخاتە سەر ئەم کچە مۆدێلانە تەنها شەوەکانیان لەژێر چاودێری بی ڕەنگە نەتوانن ئەم مەبالغە گەورانە یا ئەو گوژمە گەورانە یا ئەو پارە زەبەلاحانەی کە لە میدیاکان باز دەکرێن کۆتایی پێدێەوە ڕەنگە نەتوانن لە کارێکی تەنها ڕیکلامکردن بتوانن بە هەزاران دۆلار یان بە 10,000 دۆلار کار بکەن و بینیمان زۆر جار بە ناوی شازوان و بە ناوی هاوڵی شازوان و مۆدێل شوقە دەدرێت بەم کەسانە و ڤێلایان بۆ دەکرێ یا عەرزە وەردەگرن زەویان پێدادرێ. ئەمە خۆی لە خۆیدا هەمووی داڕوخانی اقتصادی ئەم وڵاتەیە، هەمووی داڕوخانی بنەمای ئابووری ئەم کوردستانەیە. من پێم وایە گەشتبینم لە ئایندەدا سنوورێکی تۆکمەتر و خاڵێک بۆ وەستاندنی ئەم کارانێک کە لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچی دەگەینە خاڵی کۆتایی و ڕەنگە کاریگەری ئەو تۆشی لەسەر بەشێکی تر دەبێت کە تەمەنیان ڕەنگە نەگەیشت بێتە ئەو ئاستەی باشی و خراپی یا لەو تەمەنە بێت کە بتوانی لەسەر پێیەکانی خۆی بوەستێ تەسیر لەوانیش نەکەوە. زۆر جار کێشە کۆمەڵایەتیەکان هەر لە ڕێگای ئەم مۆدێلانەوە دروست دەبێ و ڕەنگە ئەو کچە مۆدێلانە دەبنە پاڵپشتی ئەو کچانەی کە لە ماڵەوە کێشەیەکی کارجێری یا دارایی یا ئابووریان بۆ دروست دەبێ پەنا دەبن بۆ ئەم کچە مۆدێلانە لەلایەن دەمینێنەوە و شوێنیان هەیە، شوێنی تایبەتی خوان. ئێمە دەبینین کاتێک ژن و پیاوێکی ئاسایی لە گەڕەچێک خانوێک بەکرێ دەگری دەیان ڕسومات و سانسۆر هەیە لە سەریان لە ڕێگای ئاسایش و لە ڕێگای مختاروە، بەڵام ناکرێت کچێکی مۆدێل بە ناو مۆدێل تەناشقەیەکی تایبەتی خۆی هەبێ بە تەنیا یان ڤێلایەکی هەبێ یان شوێنێکی تایبەتی حەوانەوەی هەوێ بتوانی هەموو جۆرێک لە تەسەڕفەکانی ناقانونی و نائیجتیماعی و دوور لە ڕەوشتی کوردایەتی و کوردەواریدا تێدا ئەنجام بدە. بە هەدەردانی سامانی وڵات ئێمە بەشێکیان دەستنیشان کردووە لە شاجوان و لە مۆدێل و ئەم بابەتانە و کاریگەری ئابووری زیاتری شێ لەسەر هەرێمی کوردستان، بەڵام ئەمڕۆ بەرنامەکەمان لەسەر مۆدێل و شاجوان و هاوڵی شاجوانە، بەڵام پارە سپیکردنەوەیەکی زۆر منطقی هەیە کە بە ئاشکرا دیارە لە ڕێگای ئەم کچە مۆدێلانەوە پارەکان دەبرێنە دەرەوە و زۆر جار کاری نایاسایی لەلای ئەم مۆدێلانە لەم دوایانەدا بینیمان بەکارهێنانی دەرمانی مخدر، بەکارهێنانی ئەم جۆرە دەرمانانە. ئەمە وا دەکات خەڵکی تر بکەوێتە ئەم داوەوە و بەکارهێنانی ئەم مادانە خۆی لە خۆیدا کولفەیەکی زۆرە و پارەیەکی زۆر بەهەدە دەدرێت. ڕەنگە لە وڵاتانی دراوسێ ئەم مەوادە مخدرانە دێنە هەرێمی کوردستان، بۆیە هەرێمی کوردستان نابێ مل بداتە هەندێک لە بڕیارەکانی ئەم شاجوان و مۆدێلانە و ڕەنگە بەرپرسی نابەرپرس زۆر لە پشتی ئەم کەسانە هەبێ. من زانیاریم هەیە ئەم کچە مۆدێلانە بەشێکیان هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاتووە کە ختمی سۆر لە جوازەکانیان درایە، بەڵام لە ڕێگای بەرپرسێکی نابەرپرسی ئەم هەرێمی کوردستانە واستەی بۆ کرا بۆی ختمەکەی لەسەر لادەن، جوازەکەیان بۆ گۆڕیە بە هەر شێوازای بهێناویانەتەوە هەرێمی کوردستانەوە. خۆمان لە میدیاکانی ئێرانش بینیمان کە کەسێک چەندەها هەزار ئافرەتی هێناوەتە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لەو وڵاتانەیە
کە بە ئاسانی پارە لە جیرفانی بەرپرس و کوڕە بەرپرسە و هەندێک لە منداڵە دەوڵەمەند و دەوڵەمەندەکان بە ئاسانی دەچێتە جیرفانی ئەم مۆدێلانەوە، چونکە لە ڕێگای کارێکی ناشەرعی، لە ڕێگای کارێکی ناتەندروست ئەم پارانە بە گوژمەی گەورە دەسێتە دەستی ئەم مۆدێلانە و ئەم مۆدێلانەش تەنها ڕەنگە موچەی 5 مانگ ماڵە پێشمەرگەیەک یا برایش پێشمەرگە برایەکی پۆلیس تەنها لە یەک کاتژمێر لە ڕێستۆرانتەکانی تورکیا لای ئەو ڕێستۆرانتانەی کە پارەیەکی خەیالی لە ژەمێ خواردن بە هاوڵاتیانی ئێمە خەرز دەکەن. سەبارەت بەوەی کە ئایا مێدیا کاریگەری لەسەر خێزان و بەهاکانی خێزان هەیە، بە دڵنیاییە وەکوی کە پێشترش بەجەنابتم وت، خێزان یەکێکە لە کەناڵەکانی پەروەردەکردنی ئینسان، یەکێکە لە کەناڵەکانی کۆنتڕۆڵکردنی کۆمەڵایەتی. لە هەمان کاتدا مێدیاش یەکێکە لەو کەناڵانەی کە کاریگەری لەسەر کەناڵەکانی پەروەردەکردن و کەناڵەکانی کۆنتڕۆڵی کۆمەڵایەتی دانێ. میدیا کاریگەریەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هەیە لەسەر دیدی ئێمە، لەسەر دیدی تەماشاکەرەکانی. لە کوردستانە ئێمە هەندێک میدیامان هەیە کە میدیای پرۆفیشناڵ نین. میدیای پرۆفیشناڵ ئەوە نییە کامیرەکەت های کواڵیتی بێ، بێژەر و پێشکارەکان چاکەت و پانتۆڵ و ڕیباتی گرانبایان لەبەر بێت تەکنەلۆژیاکانیان پێشکەوتوو بێ. ئەسڵان میدیای پرۆفیشناڵ ئەمانە و هەبوونی کۆمەڵی قیەم و بەهایە و ئەخلاق و ئیتیکە کە ئەبێ هەیە بێ. بەداخەوە هەندێک لەو کەناڵانە ئیتیکی ڕۆژنامەگیری و ئیتیکی میدیاییان لاوازە. بۆ ئیتیکی میدیاییان لاوازە؟ چونکە بۆ نمونە ئەڵێ لە پەیجەکەی نووسیوێتی ئافرەتێک ئەندامی نێرینەی پیاوەکەی بڕی، نەینووسیوە لە چۆکەی چۆن، ینی ڕەگەزەکانی هەواڵی تیانە کە ئەیکەیەوە بۆی تۆ سەرنجر ڕاشێش چکەم هەواڵێکی دەگمەنە نووساوە لە جەزائیر ئافرەتێ ئەندامی زاوزەی مێردەکەی بڕیوە. تۆ هەواڵێکی ساختە دێنی کە هیچ ڕەبتێکی ڕاستەوخۆ نەڕاستەخۆی بە کۆمەلگای کوردیەوە نییە. ینی بۆ منەوەی کە لە جزائیر ڕوەدا لە ڕووی کۆمەڵایەتەوە هیچ کاریگەریەکی هیچ گرنگێکی بۆ من نییە. بەس ڕەنگە ئەوەی لە ڕووی سیاسی و ڕووبدا گرنگ بێ، بەس ئەوە پرسێکی کۆمەڵایەتیە. بۆ کۆمەڵی پرسی ترن جا هەندێک لەو کەناڵانە خەڵکانێک دێنن کە بە نمونە ئەیانەوەی هەندێ دیمەنی سێکسی بروژێنن. مەسەرێکی کەش تەنها ئەوەیە کە تۆ ژمارەی بینەر و لایک و کۆمنتەکان زیادکەی. ئەمە یەکێکە لەو مەترسیانە و یەکێکە لەو ئیشکالاتیانەی کە پێمان دەڵێ ئەو کەناڵەیان، ئەو تەلەڤیزۆنیان، ئەو دەستگا میدیاییە ئیتیکی میدیایی لاوازە، یان ئیتیکی ڕۆژنامەگەری لاوازە. بۆیە ئەبێ مەسەڵ وەزارەتی ڕۆشنبیری دەستگا پەیوەندیدارەکانی تر هەوڵی جدی بدەن کە بەلایانی کەم لەو دەستگا میدیایانە خەڵکی کۆمەڵاس و دەروناس هەبن و ئەم کۆمەڵاس و دەروناسانە شارەزایی زیاتریان هەیە سەبارەت بە بەهاکانی کۆمەلگا، سەبارەت بە نۆرمەکانی کۆمەلگا، سەبارەت بە کولتوری کۆمەلگا، سەبارەت بە ئەخلاق و قیەمەکانی کۆمەلگا و ئەم کەس ئەم کۆمەڵاس و دەروناسانە باشتر ئەتوانن بڵێن ئەم هەواڵە، ئەم راپۆرتە، ئەم دیمەنە لەگەڵ کۆمەلگای ئێمەیان ناگونجێ. ئەکرێ ئەمە یەکێکە لە بنەماکان و یەکێکە لە بنەما ئێتیکی هەرە گرنگەکان لە هەر میدیایەکدا. ئەو هاتووە ئەڵێ ئەبێ ئافرەت ئازاد بێ و نابێ خەڵکیش تەماشای بکە یا پەلاماری بدا، یا زۆر جار هەیە ناوێکیان ناوە بە ناوی نازەم چی سکسی، ینی پەلاماردان چی پێڵێن؟ پەلاماردان ناب ئەوەی کە تەحڕش گێچەڵی سکسی نابێ ڕوودا باشە. ئەمە زایوەکو چی وایە؟ ئەڵێ دێتە دەرەوە ئافرەت ئەڕوت و قوتیش بێ نابێ گێچەڵی سکسی ڕوودا، وەکو ئەو وایە بڵێ وەڵا مەڕ ئەبێ بەرەڵا بێ و ئازاد بێ و نابێ گورگیش بیخوا. شتی وا بێت؟ هەرە بێ بەو نمونەی بۆ بێنیتەوە کاکە نابێت، دەبێ مەڕ بخرێتە حەسارەوە و شوانی هەبێ پارێزگاری لێ بکە. هێشتا گورگ هەر بەدواوەیەتی اینجا تو ئەتوانی پارێزگاری لێ بکەیت ئەگەر سەلامەت بوو، بەڵام ئەگەر لە دەرەوە بێ کەس لی نەپێچێتەوە وەڵا گورگ ئەیبا و پەلاماری ئەدا. ئافرەت ئەگەر لە دەرەوە بێ و خۆی ڕوودکاتەوە و کەس و کاری نەبێ و بابەتانە
حتمما گێچەڵی سکسی ڕۆدا. ئیسلام نایەوێ ئەم مجتەمەع بەو شێوازە وەکو ئاژەڵی لێبێ، وەکو حیواناتی لێبێ. یا ئافرەتێکەڵێ وەڵام ئەگەر ئافرەت خۆی بادا و خۆی ینی هاتە دەرەوە کۆڵ مسایل ئەبێ پیا و نازانم خۆی داپۆشراو بێ و خۆی داپۆشێ و هەمووی پێچەوانەی یاساکانی سروشتن. ئەی ئینسانیش بەشێکە لەم ژیانە لەم حیاتە لەم سروشتە خی پەرۆگا شتێکی نهێناوە تەکلیف شتێکی لێ بکە قورس بێ و پێی جێبەجێ نەکرێ. ناوێ ئینسان وەکو ژیانی حیواناتی لێ ببێ. ئێوەتانێ نەسیحەتی پیا ڕوت و قوتە نەسیحەتی پیاوە کاڵێ با ئافرە پیا خۆی داپۆشێەوە با پیاویش پەلاماری ئافرەت ندا و قسە لەسەر ئافرەت نەکاو نازام چی. و واجبە لەسەر هەموو لایەکمان ئەم فیتڕەتە دەستی پێوە بگیرێ، ئەم مجتەمەع دەستی پێوە بگیرێ. کابرای مولحیدە هاتە بەو شێوازە قسەکە تو ئاەت و حەدیسی چی بۆ هێنیتەوە؟ ئەو ئەسڵ دژایەتی خوا و پێغەمبەری خوا ئەکا ڕقێتی لە ئاەت و حەدیس. ئەبێ نمونەیەکی عەقلی بۆ بێنیتەوە.